بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. برزان خوشويستانم كتابي نایابی الأذكار إمام النووي يشكل لو كتابانيك إنساني مسلمان أجر لو كسانيك ذكر يادي خواهي قورة زور بكن إما زورك لخزمت أم كتاب أبو نزور لايان من باس كردوا استأجت سر كتابك تازة يك كتابي دانا ولنا وأم كتاب بيروزا بناوي كتاب تلاوة القرآن بابتك زور سربخو باسي خنوي قرآني بيروزك أفرمي بزانا خنوي قرآن لخزمت بوني قرآن هي أفضل الأذكار لهمو ذكر كان قورة تركتو بيكي لا إله إلا الله أكي أستغفر الله أكي سبحان الله أكي الصلوات أدي لدي داري بيغمريان صلى الله عليه وسلم هرشي أكي لناو ذكر كان لهمو يان قورة أفضل الأذكار بريتي لخنوي قرآني بيروز أفرمي مطلوب لسرتو واجب لسرتو أوي كضرورة بوتو أوي القراءة بالتدبر أوي لخزمة قرآن بوستي كلمات بخواني توا بير لما ناكي واتاكي بكي توا وخوانوي قرآن كوم لي آدابي تايبتي خوي هي مبست هي لخوانوي قرآن أفرمي وقد جمعت قبل هذا فيها كتابا أفرمي كتابي تايبت كتابك منوسي وبز لسر أما إمام النووي كتابي هي بناوي التبيان في آداب حملة القرآن روشن كرنويكي جوان أكات بو آدابي أو كسانيك هلقري قرآن لسنته هلقري بدسته وهلقري شون هلقري آداب كانيشين بدور ودرجة تفصيل باسي كردو إمام أفرمي كتابيكي مختصرة وزور شاملة همو بابتكان إتيايا همو آدابكان إتيايا كسي قارئ أبي شون بقراءتك شون بصفة خواني شون بي إنجا حامل قرآن أو شتيكوا نابي نيزاني واجب لسري بيزاني هموي أفرمي هموي باس كردوا وألم كتابا استا تنهايم ما بستكاني خانوي قرآن باسكم وبياني أكم أفرمي سرتا أما باسي أو بكم كفصل كتابة المحافظة على القرآن لو أتشان وتارك أما باسي أم بابتكين پاراستنی قورآن محافظە کردن لەسەر قورآن پێشەوەی بچمە سەر ئەم دەرسە ئەمە سەرنجتان بۆ ئەوە ڕاکێشم پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وصحبه وسلم سبحان الله ئەمن دەبە بەزەیە لەگەڵ ئەمە ئومەتە یعنی لە هەموو شوێنەکە لە هەموو موقعێکە لە هەموو جێگەکە دیفاع لەم ئومەتەکە لە دوعاکانی بۆ ئومەتەکەیەتی حتى أكا لدعائك أفرمي خوايان أجر دعائك خراف من لأمتك ممكن بك بخير بويان أو اندحري صلى أمتك سبحان الله ولا آخرتها سبحان الله لهم السوشة كان أمتي هاواريتي ليك شو أنا بشكاتي أو أمتك يكشو أوش سبحان الله مسألة قرآن يعني أفرمي يا ربي إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا خوايا قوم كيمن قال كيمن أمتك كيمن قرآن كان بشجوا خص بەز لە مەسەلەی پشتگوێ خستنی قورئانە شکاتێک ئەبێ ئەو خۆشەویستە چەند بە بەزەیی بوو بێ لەگەڵ ئەم ئومەتە کەچی لە مەسەلەی قورئانە شکاتمان لێک بۆیە یەکەم باب ئیمامی نەووی باسی محافەظە لەسەر قورئانەکات چۆن قورئان پارێزراو ئەکەی ئەی پارێزی ئەفەرمێ بزانە ئەبێ قورئانت پاراست بێ شەو و ڕۆژ لێت خوێندبێتەوە شەو پشکێکە خوێنبێتەوە ڕۆژ پشکێکە خوێنبێتەوە لە سەفەرابی لێت خوێن بێتەوە لە حەزەرا و لە ماڵابی لێت خوێن بێتەوە ئەفەرمێ سەلەفی ساڵح ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ عادەتیان جیاواز بوو هەر یەکەی بە شێوازەیان خوێندەوە هەر یەکەی قەدەرێکی لەسەر خۆی دانابوو هەر ئەبێ بخوێنێتەوە هەندێکیان ئەهاتن 2 مانگ جارێک قورئانیان ختمە کرد واتە نێو جوزئیان لە شەو ڕۆژێکە ئەخوێن هەندێکی تریان ئەفەرمێ هەموو مانگێک هەندێک 10 شەو جارێک قورئانیان ختمە کرد هەندێک 8 شەو جارێک هەندێک 7 شەو جارێک قورئانیان ختمە کرد ئەفەرمێ زۆرینەی سەلەف لە 7 شەو ڕۆژە قورئانیان ختم کردووە ئەفەرمێ هەندێک لە 6 هەندێک لە 5 هەندێک لە 4 هەندێک لە 3 لەمەش زیاتر ئەفەرمێ زۆرێک هەبوون لە شەو ڕۆژێکە ختمێکی کامیلیان نەکرد هەندێکیان ئەفەرمێ لە شەو ڕۆژێکە 2 ختمیان ئەکرد مەجموعەیەکی تریان 3 ختمیان ئەکرد ڕیوایەت کراوە لە هەندێکیان لە شەو ڕۆژێکە 8 جار ختمی قورئانیان کردووە 4 لە شەو و 4 لە ڕۆژە
أفرمي كجلوانيك لي الروايات كراوة السيد الجليل ابن الكاتب الصوفي كلي مشهورة شوارجر للروجة وشوارجر للشوا ختم قرآني أكل طبعا هم بلاتان وسير نبي كتشون ختم شوارجر أكل للشوا يا شوارجر أكل للروجة برواكن كات هەندێجار خی گەورە بەرەکەتی تێ ئەخا کاتێکی کەم ئیشێکی زۆر گەورەی تێ ئەکرێ تاقی ئینسان زۆر گەورەی و ئەکرێ لە کاتێکی زۆر کەمە خی گەورە تەوفیقی کەسێ بدا ختمی قورئان کە زۆر کات تەعەد لەم ڕیواتانە ئەدرێت ئەڵێن ئەمانە ئەسڵ و ئەساسی نیە ئەم ڕیواتانە چۆن ئەکرێ ئینسان چوار ختم بکات زۆر زەحمەتە وەڵڵاهی ئەگەر خوا تەوفیقی دای تصور کە جاری وایە خۆت بۆ خۆت خی گەورە بەرەکەت ئەخاتە کاتەوە جاری وایە شەوێک شتێک ئەنووسی دوای بە ڕۆژی خۆت بۆت ناخوێنرێتەوە ئەی چۆنم نووسی چۆنم بۆ ناخوێنرێتەوە هەندێک جار کتێبێک ئەخوێنیتەوە تەواوی ئەەکەی لە شەوێکە کە حسابی ئەەکەی لایەنی کەم تۆ سەد و ئەوەندە لاپەڕەت لەم شەوە خوێندێتەوە لەبەرەوە مەسائلی خوێندنەوەی قورئان و تەوفیقی خوا لە مەسەلەی خوێندنەوەی قورئانە زۆر گەورەیە بەرەکەتی خوا لە کاتە ئینتیهای نییە ممکنە شەوی کەسێک بەقەدەر عمری کەسێ ببێ لە بەرەکەتە شەوی کەسێ بەقەدەر عمری کەسێ بێ بۆیە زانانی گەورە کە دوعایان ئەکرایان و خۆیان عمری پانم بیتە عمری درێژم نەدێتێ عمری درێژەوەی کە ئینسان هەر عمری درێژ بێ بڕۆ عمری پان ئەوەی ئیشی زۆری تیا کردبێ ئەو عمرە کەمە ئەو مەجالە کەمەی کە هەیەی فریا کەوت بێ کۆمەڵێ ئیشی گەورە گەورەی تیا کردبێ هەتاوکو لە دوای خۆی بە دوایە بڕۆن بۆیە ئەمانەت بەلاوە سیر نەبی ئەم ڕیوایەتانە کە ئەفەرمێ ئەوەندە جار ختمی کرد ئەفەرمێ هەندێک هەبوون لە بینی نیوەڕۆ عەسرە لە بینی ئەم دوو نوێژە لە بینی مەغریب و عیشای ختمێکی کاملی قورئانیان ئەکرد ئەفەرمێ هەندێکیان ختمەکەیان دوو ختمیان ئەکرد و نوێژی عیشایان تەئخیر ئەکرد هەتاوەکو ختمەکانیان تەواوکەن ابن أبي داود لإسنادك صحيح ومن أجارته مجاهد رحمتي خوي لبه ختمي أكل لما جي بيروز رمضان همون نيوان مغرب وعشاء أيكرت أفرمي أوانيك اللي يك ركعتي النيوجا يك ركعت كالروايات اللي وكراوة أو أنت الروايات كان زورة بنيناية أفرمي كزوري كان هاتون ليك ركعاتا خوي قول التوفيقي داون كختم قرآن كردو لو أنا الروايات كلا إمام عثمان ورضا رحمتي خوي لبه تميم داري سعيد كوري جبير لتابعي أما أنا اللي يك ركعاتا خوي قول لطفي لقلا كردون وختمي قرآن كردون أفرمي أصل وهاية ببي إنسان كان خوي قورة بركة أدا ببي قوتي كسكان كسي وهاية خوي قورة لطائفي زوري في بخشيوة وأتواني زور ختمك كسي وهاية كمتر چنك كمالي هبي لفهمة چنك بير لأكاتوا أفرمي هندكيان مشغول بون بنشري علميان بلاو كردوتەوە خەریکی سڵح بوون لە بینی موسڵمانانە چەندین کاری تریان کردووە لە پەناشیا ختمەکەی قورئانیان لە یاد نەکردووە کەماڵەکەی خۆیان لەدەست نەکردووە ئەفەرمێ ئینسان هەرچەندە پێ بکرێ زۆر قورئان بخوێنێ نە حەدی ئەوەی ئیتر مەلەل بێ و تاقەتی نەمێنێ نە ئەوەنەش بە پەلە بخوێنێ خۆی لە خۆی تێنەگا بە شێوازێکی وەسەط خەریکی خوێندنی قورئان بێ نە ئەوەندە خاو بیخوێنێتەوە خۆشی بێزار بێ لێی نە ئەوەندەش بە سەریعی خۆی لێ تێنەگا خەریکی خوێندنەوەی قورئان بێ تا بزانێ خی گەورە چەندێک تەوفیقی ئەدا لە خزمەتی قورئانە بێ بابەتی خوێندنەوەی قورئان و خزمەتکاری قورئان و پارێزگاریکردن لە قورئان بە خوێندنەوە بابەتێکی زۆر فرە و گەورەیە و ئیمامیش زۆر لەسەری باسەکە و ئێمەش دەرسەکانی تر بە تەفسیل ئەچینە خزمەتی گرنگ ئەوەیە ئێمە موسڵمان چۆن کاتمان تەوزیع کردووە بۆ هەموو شتێکمان کاتی خەومان قەت لە یاد ناکەین کاتی خواردنمان قەت لە یاد ناکەین بەخوا بێ کاتی قورئانیشمان لە یاد نەکەین کاتێکمان تەرخان کردبێ لە خزمەتی قورئانە بێ مهما کان تەصحیحت بۆ دابێ ئەو خزمەتکاری لە خزمەتی قورئانە ڕابگرە پەیوەست بە پێوەی ئەوە بەرەکەتی دین و دنیات بەرەکەتی ئێرە و ئەولات بەرەکەتی دنیا و ئاخرەت بۆیە هەرێکێک لە ئێمە بە ئەندازی خۆی وەکو غەزالی ئەفەرمێ پیاو باشی وا هەبوو 37 ساڵ خەریکی ختمێکی قورئان و هێشتا پێ تەواو نەکراوە هەر خودی ئەو کەسە 3 ڕۆژ جارێکیش ختمێکی ئەکرد بەڵام ئەو ختمەی تریان ختمی تەدەببر و تەفەکر و تێفکرین لە ئاەتەکان و ئاەتی وا هەبوو هەزاران جار ئەیخوێندەوە چێژی لێ وەرەگرت نەئەتوانی لەسەری بڕۆ ختمێکی تریشی هەبوو کە بە سەریعی خوێندەوە بۆی محافظە لەسەر قورئان کە ئێستا ئێمە لە باسی محافظین لەسەر قورئان
پێویستە هەر یەکێک لە ئێمە بەرنامەی بۆ ژیانی خۆی دانابێ بۆ خزمەتکاری قورئان لعل قورئان ئەبێتە نور و ڕووناکی دڵی نور و ڕووناکی ماڵی شەفاعەتکاری ناوگۆڕ و مەحشەری خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەم کەلیماتانەمان لێ قبول کە دەرگاکانی خێر بەسەرمانە بکەرەوە بمان گێڕە لە ئەهلی قورئان خۆشەویستی قورئان بخەرە دڵمانەوە یا ڕەبی خوایە بمان گێڕە لەو عەبدانێکەوە شەوان و ڕۆژان قورئانەکە و کەلامەکەی تو ئەخوێننەوە یا رب العالمین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء وجبوري وخالي من قبولك